ئەمساڵ هەڵەبجە بازنێکی سەربەخۆ بێ وەکو پارێزگایکی سەربەخۆ تەعاملی لەگەڵاکرێەوە هەڵسوکەوتی لەگەڵاکرەوە هەموو ڕێکارەکانی کە لەگەڵ میکانیزم و ڕێکارەکان کە لەگەڵ فەرمانگەکانی کە یاخود پارێزگاکانی کە ئەنجام دەدرێت لەگەڵ هەڵبژە ئەنجام بدرێەوە دەنگدەرانی خۆیان و عەد و فەرزی ئەژمارکردنی دەنگدەران لە هۆڵەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بێ. ئەنجومەنی کۆمسیاران بڕیاری داوە کە یاساییەکان لەگەڵ مامۆستایانی قوتابخانەکان ئەو قوتابخانانەی کە دەنگدانی تیا دەکرێت و دەنگی تیا دەدرێ ئەمساڵ ئەوان سەرپەرشتی پرۆسەی ڕفراندۆمەکە بکەن و بۆ داهاتوو دیارە میکانیزمی تر دیاری ئەکرێ بۆ شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن دیارە ئەوەش قسە لەگەڵ ئەنجومەنی کۆمسیاران ئاکرێ و ڕێکار و میکانیزمەکان دەگیرێتە بەر پرۆسەی دەنگدانی تایبەت لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان دیارە ئاوارەکان ئەگرێتەوە ئەوەی کە ئێستا لە بەردەستمانە 952 فەرمانبەری گرێبەستمانەوەی بە سنووری پارێزگای هەڵەبجە.